خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، بەداخەوە ئێمە چەندەها سەعات دادەنین بۆ ئیشەکانمان، بۆ کەسابەتەکانمان، بۆ ژیانی دنیامان، تەحەمولی هەموو ناخۆشی و ناڕەحەتیەک دەکەین، تەحەمولی هەموو ماندووبوونێک دەکەین لە پێناو بەدەستهێنانی شتێکی دنیاییدا. بێتاقەت نابین لە کڕین و فرۆشتن، لە وەستان بۆ کڕین و فرۆشتن، بەنیو سەعات بە سەعات دەوەستین بۆ ئەوەی سەرەمان بێ بۆ شتێک، بۆ ئەوەی کەسابەتێ بکەین و بۆ ئەوەی لەگەڵ کەسێکا کڕین و فرۆشتنی بکەین، بەنیو سەعات بە سەعات دەوەستین، ناڕەحەتی و بێتاقەتی ڕوومان تێناکە. بەڵام کاتێککە نوێژ دەکەین تووشی بێتاقەتی دەبین و هەوڵ ئەدەین کەمترین سوورەت بخوێنین، هەوڵ ئەدەین کەمترین ئاەت بخوێنین بۆ ئەوەی زوو نوێژەکەمان بکەین. ئەو تەحەمولەی هەمانە بۆ دنیا، ئەو وەستاندنەی هەمانە بۆ دنیا، بۆ پارە نیمانە بۆ خوای گەورە. واقعی وایە؟ ئەوەندەی جوزێ قورئان بخوێنین دەوەستینە پێوە ئاساییە، بەڵام ناتوانین لە قوڵاوە حەتیە پەڕبین. بۆ لەبەر ئەوەی کێشەکەمان چییە؟ کێشەکە ئەوەیە دڵمان، خەلە لە دڵمانایە. چونکە بەڕاستی خۆشەویستیەکی بەهێز بۆ خوای گەورە لە دڵی ئێمەدا نییە، زۆر بەمان. ترسێکی زۆر بەهێز لە خوای پەروەردگار لە دڵی ئێمەدا نییە. ئیمانێکی بەهێزمان نییە پاڵمان پێوە بنێ، پێمان خۆش بێ لە پێناو خوادا ماندوو بین. یەکێ پیاچاکان دەفەرمێ ئینسانی ئیماندار پێی خۆشە لە پێناو خوادا ماندوو بێت، ناڕەحەتی بچێژێ. بۆ یەکاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندەی شەو نوێژ دەکرد، هەردوو پێی مبارەکی دە ئاوسا. کێمان تا ئێستا پێمان ئاوساوە؟ کەواتە ئاوەی ئینسانی ئیماندار کە ئیمانەکەی بەهێز بوو، کە خۆشەویستی خوا لە دڵیا بەهێز بوو، کە ترسی خوا لە دڵیا بەهێز بوو، پێی خۆشە لە پێناو خوادا ماندوو بێ، لە پێناو خوادا بوەستێ، نوێژ بکە، عیبادەتی خوا بکە، قورئان بخوێنێ، زیکری خوا بکە. بەڵام کە ئیمانەکە لاواز بوو، ترسی خوا لاواز بوو، خۆشەویستی خوا لە دڵا لاواز بوو، ئەو کاتە ئینسانەکە تەماشا دەکەی نوێژەکەی لە کۆڵ دەکاتەوە. زۆر بەمان چەندەها سەعات لە شەودا تەرخان دەکەین بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان، بە چەند سەعات لەسەرین، مۆبایلەکەمان بەدەستەوەیە، بێتاقەت نابین. بەڵام ئایا دەتوانین ڕوبعێکی مۆبایلەکەمان قورئانەکەمان بەدەستەوە بێ؟ دەتوانین ئەو شاشەیە بخەینە سەر قورئانەکە بێت نەک شتی تر؟ ناتوانین. بەداخەوە دەتوانین لە شەودا، لاشەمان ناتوانین لە شەوێکدا لە دوای نوێژی عیشاوە مۆبایلەکەت بەدەستەوەیە، حتاکو کاتی خەوتن سەعات 10 11 1 2 ناتوانین دوور کات نوێژ بکەین. زۆربەتان شەوانە دوور کات نوێژەکەن دوای نوێژی عیشا پێش خەوتن؟ ناتوانین. ناتوانین نیم سەعاتدا بنین بۆ قورئان بخوێنینەوە. ناتوانین نیم سەعات گوێ بگرین لە وتار چارەکێک. ئەم وتارە درێژە، چارەکێکە. ئەی فریمەکە بۆ درێژ نییە، 45 دقە 50 دقەیە. فریمەکە بۆ درێژ نییە، لەبەر ئەوەی خەلەلەکە لە دڵمانایە. دڵمان ئیمانەکەی لاوازە، خۆشەویستەکەی خوا لە دڵمانە لاوازە، ترسەکەی خوا لە دڵمانە لاوازە. بۆیە تەماشا دەکەی ئێمە تەحەمولی ئەوە ناکەین کە ئامادە بین لە شەوێکە نیم سەعات قورئان بخوێنین، ئامادە بین لە شەوێکدا 2 کات 4 کات نوێژی شەو نوێژ بکەین پێش خەوتنمان. ناتوانین پێش دقە مۆبایلەکە واز لێبێنین 2 کات نوێژ بکەین. گشتمان وانیم زۆر بەمان، حاڵی گشتمان نییە. وا دەزانێ ئەمە لە تەقواوەیە، حاشاگە لە تەقواوە بێ، حاشاگە لە ترسی خواوە بێ. مۆبایلەکە ڕۆژێک دەبێ هەمومان سوێن بەخوا یەک بە پەشیمان دەبین و لە مۆبایلە.
ئەگەر بۆ چاکە بەکارمان نەهێنابێ ئەگەر بۆ خواپەرستی خواناسی و عیبادەتی خوا بەکارمان نەهێنابێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کاتێکا سکری خوای دەکرد لە هەموو کاتەکان بۆ سەیری کە بۆ هەر شوێنە ڕۆشت بێ هەر شتێکی بێ زیکری خوای لەگەڵا کردووە بەڵام ئێوە وای دەمان دەنوقێنین سبحان الله ناکەین کاتە سەیر مۆبایلەکەشمان نەکەین لا إله إلا الله ناكن كذا سير موبايلك أكيد والله جاري ويا ذكرك أنا موبايلك دم ناجل ذكرك بخونينه وصار أستغفر الله أو بتشاصر لكن بدلنا وين أستغفر الله وحالي إيمه أما إيمان ضعيف إيمه ده سلميني قيامتك سخط وروجك سخط لبيش ما نويا أو روجي خواي قرب فرمية يوما يجعل الولدان شيبا روجك ديت كروجي قيامت هاد منالي بتشوك منالي سوا سري سبيه بلا ترسا واتزاني قيامت أوي كتولي من بهشتي متوا بقسيتويا خوا بقسيتوكا نخير خوا بقسيتوناك حتى رب له بهشتي متى رب له هيك منك دوا كمردي أزاني تشيت كدوا أو كاتب بدرك ويا كتو بهشتي دي بهشتي نتبنا بخوا بەداخەوە ئێمە سووری لەسەرەوەی مناڵەکانمان هەڵسێنین بۆ قوتابخانە بۆ خوێندن بۆ زانکۆکان هەڵیان سێنین بۆی بڕۆن بۆ ئیش و کار زۆر سوورین لەسەرەوە شتیوان نییە سەعات حەوت ئەبێ حەوت هەڵسین تەواو ئەبێ مناڵەکە قوتابخانەی هەیە و خوێندنی هەیە و ئەبێ هەڵسێ لە خەو بۆ عیبمان هەیە لە ساڵێکا هەمانە یەک ڕۆژێ مناڵەکەی غایب نابێ باوکو دایکی هەڵی دەسێنێ بە درێژایی ساڵ مناڵەکانمان هەڵەسێنین بۆ خوێندن مناڵێن با مناڵەکانتان نەخوێنی دوای قسەکە بە غەڵەت تێمەکەن مەبەستم ئەوەیە بۆ خوێندنەکە کە دنیاییە زۆرجار مناڵەکانمان لەبیر ناچێ بەڵام ئایا بە هەمان شێوەی قوتابخانە هەڵیان دەسێنین بە هەمان شێوەی ئیشوکار هەڵیان دەسێنین بۆ نوێژی بەیانی مناڵەکان هەڵسن نوێژی بەیانی بکەن هەڵیان دەسێنین زۆر بەمان نابا بخۆی بخەوێ ئەی بۆ قوتابخانەکە بۆ مەجای پێ نادەی بخەوێ ئەگەر بە باوەش هەڵەساندبێ هەڵێسێنی ڕۆڵە خوێندنت هەیە ئەی بۆ بە باوەش هەڵی ناسێنی بڵێ ڕۆڵە نوێژت هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو وجعلت قرة عيني في الصلاة بیلبیلە و گلێنەی چاوم نوێژە نوێژ بەڵام ئێمە مناڵەکانمان هەڵناسێنین تەماشا دەکەی هۆکارەکەی چییە خەلەلەکە لەوەدایە دڵمان ترسی خوای تیا لاوازە دڵمان ئیمانی تیا لاوازە دڵمان خۆشەویستی خوا تیا لاوازە بۆیە مناڵەکانیشمان ئەوە ئیهمال کردووە با بۆ خۆمان دابچینەوە ڕۆژێ دێ خوای گەورە لەسەر هەموو شتێک محاسەبمان دەکات یەک ڕۆژێ مناڵەکەت هەڵمەستانەوە بۆ نوێژی بانی خوا محاسەبەت دەکات وا نەزانی قیامەتر ئاوا گاڵتەیە کە تۆ لێ تێگەشتویتە با بە خۆمان دابچینەوە بیرێک لە خۆمان بکەینەوە بیرێک لەوە بکەینەوە ئێمە چەندێ ئیهمالین بەرامبەر بە خوای پەروەردگار و بۆ دنیای چەندێ بێعەیبین با بە خۆمان دابچینەوە یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕی ئیمان و ترس و خۆشەویستی خۆ دڵمانە زیاتر کە یا رب العالمین ئامین ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان بەدیار تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەدیار تەلەڤیزۆنەکانەوە دائەنیشین چەندەها سەعاتی دوور و درێژ گوێ لە ئیخبارەکان دەگرین بزان هەواڵەکان چییە هەموو سەر سەعاتی دەی هەواڵ گوێ لێ بگرە بزانە هەواڵ چییە هەمووشی زۆربەی دووبارەیە وە زۆربەشی جاروێ ڕاست نییە تەماشا دەکەی تەماشای تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین بە هەموو جۆرێ کاتەکانی خۆمان بە فیڕۆ دەدەین تەمەنی خۆمان بە فیڕۆ دەدەین بەڵام ئامادەنین هەروەکو چۆن گوێ لە ئیخبار دەگرین بە نیم سەعات بە 40 دەقە ئامادەنین بە هەمان شێوە نیم سەعات سەعاتێ بۆ قورئان دابرین یعنی قورئانەکە کە فەرمایشتی خوایە لا ئێمە حسابی ڕوبعی ئیخبارێکی بۆ ناکرێ لا ئێمە حسابی ڕوبع مۆبایلێکی بۆ نەکراوە وەکو خوێندن بەوە نابێ بخێنە پەڕۆیەکی سەوز و دای بنی بەوە دەبێ بیخوێنیتەوە ئەهلی قورئان بی یەکێ لە پیاوچاکان دەفەرمێ ڕەحمەتی خوا لەوێ کە ئەڕۆشتم بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پارشێ دەڕۆشتم لە هەموو ماڵێکە گوێم لێ بوو کەسێک قورئانی دەخوێنە و شۆنوێژی دەکرد کو ئەو کۆمەلگایە کۆمەلگا نەما شۆنوێژی چی عیبادەتی چی
بۆ موبایل مەجای پێمان داوە ئاگامان لە ماڵە ماڵەکانی خۆشمان بێت بۆ موبایل مەجای پێمان داوە ژن ئاگای لە پیا و بێ پیا و ئاگای لە ژن بێ بۆ موبایل مەجای پێمان داوە ئاگامان لە مناڵەکانمان بێ دایک و باوک ئاگای لە مناڵ بێ مناڵش ئاگای لە دایک و باوکی وێ هەموو شتێک کە زۆر بۆ بێتام دەبێ بێتام هەندێک جار دایە لە قسە لەگەڵ مناڵەکانی خۆتا بکە هەندێک جار بڕۆ لە شوێنێک دای بنێ بە سەعات واسی بێ بە کێ تەلەفۆنەکانێکی کەیفی خۆیەتی نابێ مناڵەکانیشی هەمار کردێ ژن و پیا و ئەمڕۆ بۆچی لێک دوورکەوتنەوە چونکە ژن و پیا و گفتوگۆیان نییە چونکە گفتوگۆ لە دیوان ژن و پیاوان نەماوە ژن خەریکی مۆبایلە پیاش خەریکی مۆبایلە حتا کاتی خەوت کاتی خەوتنیش مشکی پڕەبێ ئەمجا شەڕ و ئاژاو کێشە دروستە بێ گشتی ماندووە بێ بخەوێت تەواو بەڕاستە ئێمە زۆر خراپین ئەگڕاستی تەوێ زۆر خراپین یعنی بیرێک لە خۆمان ناکەینەوە چونکە ئەو دڵی کە هەمانە حالمان نادا پاڵمان پێوە نانێ بۆ عیبادەتی خوا ئیمان لاوازە لە دڵمانە خۆشەویستی خوا لە دڵمانە لاوازە ترسی خوا لە دڵمانە لاوازە ئەمە ڕاستەیەکە کەس ئینکاری ناکە ئیلامە کەسێک لە دنیا تێ نەگەشت بێ خەلەلەکە لەوەدایە ئیمانەکەمان ضعیفە برای بەڕێز مەخوا کەس ئاگای لە کەس نەماوە میوان ئاگای لە خاوەن ماڵ نیە خاوەن ماڵش ئاگای لە میوان نییە بەهۆی مۆبایلەوە با بە خۆمان دابچینەوە بەڕاستی دەرسەکانمان حیفز دەکەین کاتی ئیمتیحانمانەیە دەبینیت دەرسەکانمان حیفز دەکەین ئیتر ئیمتیحانی قوتابخانەیە زانکۆیە یا ئیمتیحانێک ئەگەر کاگە ناجح بی ئیجازە سایقی دەرەکەی یا فڵانشت دەستەکەوێ هەمووی بە جوانی لەبەر دەکەین بەڵام ناوی دە سەحابەمان لەبەر نییە بۆ دنیا عیبمانتیان نییە بەڵام دنیاش قیمەتی نییە ئیمامی عەلی ڕەزای خوا لێبێ شەوێ زۆر گریا زۆر گریا زۆر گریا ئاوا دەستی بە ڕیشی خۆی گرتبوو دەی فەرموو ئەی دنیا غڕی غەیری بڕۆ غەیری من مەغرور کە سەر لە غەیری من بشێوێنە من سێ جار تۆم تەلاق داوە ئەی دنیا تۆ ناتوانی بە ئیزنی خوا من گومڕا بکەی بەڵێ بە گریانەوە دایان دنیا تۆ ناتوانی ئێمە گومڕاکەی بەڵام دنیا ئێمەی گومڕا کرد دنیا ئێمەی سەرگەردان کرد خۆشەویستی دنیا خوای لە بیری ئێمە بردەوە خۆشەویستی دنیا خۆشەویستی خوای لە دڵی ئێمە دەرکرد کەمێکی تاماوە خەریکە دەکوژێتەوە خۆشەویستی خوا ترسی خوا کوا لە دڵمانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ شەوی ئیسرا و میعراج بەلای جوبرەئیل تێپەڕین کە نزیکترین مەلایکەیە لە خوای پەروەردگار سلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ وەکو حەسیری ڕزا و لە ترسی خوا لاواز بوو لە ترسی خوا وەکو حەسیری ڕزاوی لێ هات جوبرەئیل سلامی خوای لەسەر قوربە سەر من و تۆ کەواتە بە خۆمان دابچینەوە بۆ عیبادەتی خوا دروستکراوین وما خەلەقت الجن والئینس إلا لیعبودون خوا بۆ عیبادەت ئێمەی دروست کردووە نەک بۆ عیبادەتمان لەبیر بچێتەوە ئێمە بۆ شتێک دروستکراوین لەبیرمان چۆتەوە هەدەف لە دروستکردنی ئێمەدا چێ ئامان چیە لە دروستکردنی ئێمەدا لەبیرمان چۆتەوە ئاوان بە شتێکی ترە دنیا بۆ کێ ماوە مردوەکانمان چیان لەگە خۆیان نابرد خوالیان خۆش بێ ئێمەش هەر ئەوە بەخوا ئەوە نەسیب بوو بەشی ئێمە لە دنیادا بۆیە با بە خۆمان دابچینەوە کاتێککە دەڕۆن بۆ ئیمتیحان خۆمان ئامادە کردووە لەبەرمان کردووە جوان جوان بەڵام ئەوەمان لەبیر نییە لەوانەیە لە ڕێگای ئیمتیحان بمرین ئیمتیحانێکی قورستر بەرەو ڕوومان بێتەوە کە ئیمتیحانی ناو قەبرە لەوانەیە خەڵکە بۆ چوە ئیمتیحان بۆ خوێندن فەقیرە مرد لەو ئیمتیحانە ڕزگاری بوو بەڵام ئیمتیحانێک قورستری توش بوو کە دەورەی دومیتیان نییە بۆ بەهەشت یا بۆ جەهەنەم تەواو کەواتە ئەومان لەبیر نەچێ چۆن گرنگی بە دەرسەکان و بە ئیمتیحانەکانمان دەدەین با گرنگی بە قورئانەکەشمان بدەین چەندێکتان قورئانتان لەبەرە چەندێکتان جوزی قورئانتان بە جوانی لەبەرە بەبێ ئەوەی کە سەیری قورئانکەن لەبەر بیخوێننەوە دوو جوزتان پێنج جوزتان لەبەرە با بە خۆمان دەبچینەوە گشتمان ئیهمالین زۆر بەمان ئیهمالین ئێوە ئەوام خەڵکی شارەزا خەڵکی خاوەن شەهادە حتا مامۆستا ئاینیەکان بەداخەوە لە هەموو ڕەمەزانێکە تەراویحەکەن و قورئانەکە پێش خۆیانە دانێن تۆ 15 ساڵە ئیمامەتێکت نەتوانی قورئانی لەبەرکەی ئەوەندە تەراویحێکی پێوە بکەی بەڕاستی ئەمە هەموو ئیهمالیە هەموو تەقوا نییە هەموو ئیهمالی و خەمساردی ئێمەیە کاتێ زۆرمانەیە خۆشەویستان بۆی بچنە حەمامەوە بە سەعات بە 2 سەعات لە حەمامە بین خۆمان بشۆرین کاتمان هەیە وایە هەیە بە 2 سەعات لە حەمام دەرناچین بە سەعاتێ لە حەمام دەرناچین نیم سەعات
کاتمان زۆرە بۆ خواردن کاکە بە ئیسراحەت بەنی سەعات خواردنەکەت بخۆ کاتێ زۆر مانەیە بۆ کەسابەت بۆ دەوام 7-8 سەعات کاتمانەیە بۆ دەوام بۆ قسەکردن و دەمەتەقێ بەڵام کاتمان نییە بۆ عیبادەتی خوا کاکە واز لە دی بێ نەهاتوونە باز دینمان بۆ بکەین باز دین مەکەن باش شێت نەبین ماشەڵڵا چەندێ عاقڵی یعنی ئەوی باسی دین کە شێتە بێ پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ لە هەموو کەسێک چاکتر و بەدینتر بوون کەسیان شێت بوون سەحابە کەسیان شێت بوون نەخێر ئینسان بۆ شێت نابێت دینداری بکە بۆ شێت نابێت باسی دینی خوا بکە کاکە باسی قەبر و قیامەتەکەم ماترسێنە ئیجا نەترسێنم و بترسێنم قەبر و قیامەت ڕاستە بێت تووشت بێ با منیش نەترسێنم خۆ ئەوە حەقیقەتە بێت تووشت بێ منیش نەتم ترسان لە مردن ڕزگار دەبێت لە پرسیاری ناو قەبر ڕزگار دەبێت لە قیامەت ڕزگارە دەبێت باسی کەم یا باسی نەکەم کەواتەی تر سوودی نییە ئەبێ باس کرێ بۆت خۆ من باز نەکڕیت تۆ تەمەنت ئەبێتە 2000 ساڵ وەڵا تەمەنت یەک چرکە زیاد ناکە ئەگەر باسی مردن بۆ بڵێ باس نەکە ئەوەی کێشەکە ئێمە دڵمان لاوازە ئیمان لە دڵمانە لاوازە ترسی خوا لە دڵمانە لاوازە خۆشەویستی خوا لە دڵمانە لاوازە بۆی ئەو کاتانەی کە هەمانە بۆ خۆشوەردن و بۆ دەمەتەقێ و بۆ خواردن و خواردنەوە و کەسابەت و دەوام نیمانە بۆ خوا نیمانە بۆ عیبادەتی خوا بۆ زیکری خوا بۆ قورئان خوێندن هەمانەیە نیمانە چەندێکتان ئەمڕۆ قورئانتان خوێندووە دوێنێ خوێنتان پێرێ شەو بە خۆمان دابچینەوە بیرێک لە خۆمان بکەینەوە لە ڕۆژی قیامەتە قورئان شەفاعەتەکە بەڵام بە ملیۆنەها کەسە لە مەحرومە لە شەفاعەتی قورئان بۆ لە بۆ نەیخوێرا لە دنیادا قورئانی شەفاعەت بۆ کەسە دەگە ئالی قورئان بێ قورئان شەفاعەت بۆ کەسێک ناکە لە ماڵەوە دایناوە و نایخوێنێتەوە بۆ کەسێک شەفاعەت دەکات لە بەری دەکات و دەیخوێنێتەوە پێت خۆشە قورئان شەفاعەت بۆ بکە ئالی قورئان بە بەخوا ئەمە شەفاعەت بۆ ناکە ئەمە بەڵایە ئەمە شەفاعەتکار نییە ئاگادار بە قورئان شەفاعەت بۆ بکە نوێژ ڕۆژوو عیبادەتی خوا شەفاعەت بۆ بکە بەس ئەمە شەفاعەت بۆ ناکە ئەگەر نەتبا بۆ جەهەنەم شەفاعەت بۆ ناکە دڵنیا بە لەوە کەواتە بە ئاگامان لە خۆمان بێ لە کۆتاییدا دەڵێم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو من هەندێک جار بی ئاگایی دێ بە دڵمدا یعنی چۆن دەڵێ چەند چرکێ چەند دقەیە زیکری خوا ناکەم لە بەرامبەری ئەوەدا تەعویزی ئەوە دەکەمەوە ئەگەر چەند چرکە و دقەیە زیکری خوام نەکرد بێ بەهۆی مەشغوڵیەکەوە شتێکەوە 100 جار دەڵێم ئەستەغفیر الله خوای لێم خۆش بە کێمان وامان کرد چەند چرکەیەک لە زیکری خوا بەهۆی مەشغوڵیتەوە بی ئاگا بم 100 جار دەڵێم خوای لێم خۆش بە خوای ئێمە هەموو شەریک مۆبایلەکانمان دارێ 100 جار دەڵێن ئەستەغفیر الله هەر بەلایەنی کەم و کەبێ 1000 جار 10000 جار بیڵێین کێمان وتمان ئێمە زۆر خراپین چونکە ئینسان ترسی خوا لە دڵیا بوو خۆشەویستی خوا لە دڵیا بوو بەڕاستی ئەوەکو پێغەمبەری خوا دەبێت صلی الله علیه وسلم بە سەعات زیکری خوا ناکەین و ناشرین خوای لێمان خۆش بە ئەوە خراپی ئێمە بەخوا تەقوای ئێمە نییە با بە خۆماندا بچینەوە هەتا نەمردوونە بیرێک لە قەبر و قیامەتی خۆمان بکەینەوە کاتێک ئەمانە دەبیستین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ هەموو مبارەکی خۆی و بێتاوانی خۆی ئەستەغفیر الله دەکات چەند چرکێ لە زیکری خوا غافڵ بووە بەهۆی مەشغوڵیەکەوە باش شەرمەزار بین بە خۆماندا بچینەوە ئێمە ئەبێ زیاتر هەوڵ بدەین چونکە ئەو خوا لە گوناه و تاوانەکانی خۆش بووە ئەو خوای گەورە مزگەێنی بەهەشتی پێداوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام من و تۆ خوا ئەزانێت چیمان بەسەراتی اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات يا ربي خوايا إيمان وتقوى من زيادكي يا ربي خوايا ترسي خود ظلمنا زيادكي خوشويستي خود ظلمنا زيادكي خوايا بم إيمان ضعيف ونما المرين إيمان ما بيهسك يا رب العالمين خوايا جان آخر من بخير بقيري نيوج ورجوع عبادت ما لي قبولكي خوايا جان أوانين نخوش النمارة ولا نخوش خانة كان خوايا شفايا بدي خوايا جان أوانين خۆشن شیفایان بدەی ئەوانەی داماون خوایە شیفایان بدەی ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی ئەوانەی ناڕەحەتی و ناخۆشیان لەسەریان لابەری یا ربی خوایە پێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی دەرد و بەڵا لە وڵاتمان بەدوورکەی هەر کەسێک زوڵمان لێکە خوایەگیان دەستی بشکێنی ئامین 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 وصلی الله على محمد وآله وصحبه أجمعين